جه دنگ امریکا سلاوريزن هفكارا من هيرو زنجنا ومن صالح دميجر بو بينر هجا دمجمير حشت بيانيه لواشنطن بايتخت ام خلك كنويا برنامج كورد كونكشن يعقوب اوايكي زندي لسر كانال ان ار تي و همي بلاتفورم دنگ امریکا تبلاف کرن پیشکش دکن. بەشێکی زۆری بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە ئێران خۆپیشاندانەکان بەردەوامن و سەرکوتکردنی خۆپیشاندەران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە چڕتر دەبێتەوە. خۆپیشاندان نەک تەنها لە ئێران بەڵکو لە سەرانسەری جیهان بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە مەرگی ژینە ئەمینی بەردەوامە. اما هروها بحثا راكرنا جزاين امريكا جسر كارتا انترنت يا ايراني ورياكسيون بربرسين ايراني لدور فيكيو هن مجارين دنجي دكن. سەرباری چڕبوونەوەی سەرکوتکردنی خۆپیشاندەران و بڕینی ئەنتەرنێت لە سەرانسەری ئێران دەربڕینی ناڕزایەتەکان لەسەر مەرگی ژینە ئەمینی ئەو کچە کوردە تەمەن 22 ساڵەی لە هەفتەی ڕابردوو پاش دەستگیرکردنی لەلایەن گەشتی ئیرشادەوە کوژرا خۆپیشاندان لە چەندین شار و شارچکەی ئێران بەردەوامە لە ناویاندا تارانی پایتەختیش. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆکی ئێران ئیبراهیمی ڕەیسی شەپۆلی ناڕزایەتەکانی ئێرانی بە ئاژا و خراپەکاری ناودێرکردووە و داوای بەرپەرجدانەوەی توندی خۆپیشاندەران دەکات. سەرەتا با پێکەوە هەندێک لە دیمەنەکانی خۆپیشاندانی تاران ببینین. سنگین دم مردم گرد. دوم مهر 1401 نارمت تهران پارس. لباجر سنجی دو شمیه حتی درنگی شوی خوپشاندان هاتن لدارخستن که ام به هفرا هندیمنان ببینن. دوم مهرماه خۆپیشاندان لە کەرەجیش بەردەوامەوە ئەمەش بەشێکە لە دیمەنەکانی کەرەج. لپیش زندان اوین یا باجار تهران جی کسوناسین گرتیان کم بون و داخواز آزاد کرنا گرتین خواه کرن که ام هن دیمنان جوی چالاکی جی ببینن. خیلی مردم خیلی مردم جبو بهتر زانیاری و آگاهی داوی لدور خوپیشاندان بردوام ایران نه هفکاری ما فرهاد فلاحی به مرای دم باش فرهاد تا چه نوچه نو دوی درباره دهنه ام کاتتان باش ساڵە هەروواکە لە دیمەنەکانە بینیمان خۆپیشاندانەکان دوێنێ ڕۆژی شەممە و هەتا سەرلەبەیانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە تا ئەم کاتێک کە من لەگەڵتانم بەردەوام بوون لە شارە جیاجیاکانی ئێران ئەتوانم بڵێم چەقی خۆپیشاندانەکان گوازراوەتەوە بۆ تارانی پایتەخت لەو شوێنەی بۆچی ئەڵێم چەقی خۆپیشاندانەکان لەبەر ئەوەی کە تەنیا ئەو دیمەنانەی کە زۆربەی ئەو دیمەنانەی کە دێنە دەرەوە
لە نێوخۆی ئێران ئەو دیمەنانن کە لە تارانن بەهۆی بەربڵاوی ئەو خۆپێشاندانانەی کە لە شاری تاران ئەکرێت هەڵبەت لە شار جیاجیەکان و بەتایبەت لە هەرێمە کوردیەکانیش خۆپێشاندانەکان بەردەوام ئەتوانن بە تایبەتی لەسەر تاران باسی ئەو کە تاران شارێکی گەورەیە نزیکەی 13 ملیۆن دانیشتوی هەیە ئەو شارە و لە ناوچە جیاجیەکانی تاران وەک ئەگباتان، نارمەک، شارەڕێی، ستارخان، سادقیە، مەرزداران، حافزیەت، تەجریش، نیاوەران، بلوار کشاوەرز و هەفت حەوز دوێنێ هەتا درەنگانی شەو و دەستپێکی ڕۆژی یەکشەمە ئەمڕۆ خۆپێشاندانەکان لەوێ بەردەوام بوون دروشمەکان ڕاستە و ڕاست ئاراستەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ناو ئەوانیشدا ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی یەکرێتەوە و دژ بەون داوای ئازادی ئەکەن و دروشمی ژن ژیان ئازادی لەوێ بە بەربڵاوی دەوترای وەتوانم بە شارەکانی تریچ ئاماژە بکەم لە هەرێمە کوردیەکان کە سنە ئەو دیمەنان ڤیددیویانەی کە گەیشتونەتە دەست بەشی کوردی دەنگی ئەمریکا باس لە درێژەی خۆپێشاندانەکانەکەن لە شاری سنە هەروە لە مێردەشت و گۆوەردەشت دوو ناوچەی شاری کەرەج لە پەنا تارانەوەن کە لەوێش دوێنێشەوە خۆپێشاندان بەردەوام بوون لە ڕەشت و بابڵسەر لە باکووری ئێرانیش بە هەمان شێوە ئەو خۆپێشاندانانە بەردەوام بوون ساڵە. فەرهاد رفتارە حکوومەتە ئێرانێ دوێ دەربارەیدا بە خۆپێشاندەران چاوایە و بەرپرسن ئێرانێ چ دەبێژن؟ بەڵێ ساڵا هەروە کە ئەزانی لە دوای گەڕانەوەی لە نیویۆرک کە بەشداری کۆبنەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتوەکانی کردبوو ئیبراهیمی ڕەیسی سەرۆک کۆماری ئێران لە کۆبنەوەی لەگەڵ کاربەدەستانی ئێرانیە ئاماژەی بەوە کردو و فەرمانی کردووە بۆ ئەوەی کە لە زووترین کات ئەم خۆپێشاندانانە سەرکوت بکرێن و کۆتاییان پێ بهێنرێت. ئەمەش لە کاتێکدایە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو بۆ هەشتمین ڕۆژە کە خۆپێشاندانەکان لە ئێران بەردەوامن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستیان نەپاراستووە لە سەرکوتکردنی خۆپێشاندەران لە بەشە جیاجیەکانی ئێران و ئاماژە هەتا ئێستا بە گوێرەی دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتون 1200 کەس ئەمیش بە وتەی میدیا فەرمیەکانی سەر بە حکوومەتی ئێران 1200 کەس دەست بەسەر کراون 41 ئەمەش دیسان ئاماژە بەوەکەم بە گوێرەی میدیا فەرمیەکانی حکوومەتی ئێران 41 کەس کوژراون بە گوێرەی ئەو داتانەی کە لە بەردەستان 15 لەو کوژراوانە بە گوێرەی دوایین زانیاریەکان لە هەرێمە کوردیەکانن کە لێرەی پشکی شێر بەشی هەرێمە کوردیەکان ئەکەوێت لە پارێزگای سنە کرماشان و پارێزگای ئازەربایجانی ڕۆژە ئاوا هەروەها پارێزگای ئیلام ئەم هەتا دێت ڕێژەی دەست بەسەربوونەکان لەو پارێزگایانە و هەرێمە کوردیەکان زیاتر ئەبێتەوە. باسمان لە شاری شنۆ کرد لە راپۆرتەکانی پێشوو ڕۆژانی پێشوودا شنۆ بوو بە چەخی ململانەکانی نێوان خۆپێشاندەران و هێزەکانی ڕژیم بەوەوە کە خەڵک توانی بووی دەست بگرێت بەسەر بەشێکی هەرە زۆری شارەکە بەڵام پاشان دوای ئەوەی کە هێزەکانی ڕژیم هێرشەکەنەوە سەر شارەکە ئێستا لە ئێستادا مانگرتنی گشتی لەو شارە بەڕێوە چێ و ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە هێزە ئەمنیەکان درگا بە درگای ماڵەکان ئەڕۆن بۆ ئەوەی کە دەست بەسەر بکەن ئەندامانی بنەماڵەی هاوشاریانی شاری سنۆ زۆر کەس بێ سەر و شوێن و هیچ ئاگاداریەک لە بارودۆخیان نییە. بەلێ فەرهاد فەلاحی سپاس بۆ وان ئاگاهیان. سپاس بۆ ئێوەش. دەیان کەس لە شاری هەولێری پایتەختی یاریمی کوردستانی عێراقیش خۆپیشاندانیان ساز کرد بۆ نەڕزایی دەربڕین بەرامبەر بە مەرگی ژینە ئەمینی. خۆپیشاندەران لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر وێنەی ژینایان بەرز کردبوو و دروشمی ژن ژیان ئازادیان دەگوتەوە. با پێکەوە بینەری دیمەنەکانی خۆپیشاندانی هەولێر بین. تلویزیۆنا فەرمیە ئێرانی ڕاگەاند کە پاسدارێنی شۆڕەشە ئێرانی ڕۆژە شەمیە ئێریشەك بە تۆپان لەسەر بارەگەهێن ئۆپۆزیسیۆنا ئێرانê li herêma Kurdistanê Iraqê pêk anîn
وبحثا سرهلدرين كردن كل ور بجيه بنا كرو جوت بنجهن تيروريستن دجي إيرانيين كل باكور عراقي نا جهيلا پاسداران وهات آرمانشکرین ایرانی اپوزیسیون کردین ایرانی چکدار به بشدار بونه د آلوزین بردوام لولید توانبار دکه به تایبتی لباکور روج آوا کوپرانیا 10 میلیون کردین ایرانی لیدجین پاسداران د دخویانیه که د گوت اف اپراسیون د بردوام بن جبو دابین کرنا اولکاریا سینوران سزا کردن یعنی جزا کردن تروریستین گناهبار و محاسبه کردن بر پرسن حکومت حریم کردستان لهم بر بیوان ناونتوی و ارکن وان یاسایی. خۆپیشاندان لە ئێران بەردەوامە و سەرۆکی ئێرانیش دەڵێت پێویستە ئێران بە شێوەیەکی یەکلاکەرەوە و چارەنووسساز مامەڵە لەگەڵ ئەو ناڕزایەتیانەدا بکرێت کە سەرتاسەری ئێرانی گرتوتەوە بۆ تاوتوێکردنی ڕۆژی ئێران و کاریگەریەکانی ئەم خۆپیشاندانانە دەچینە لای سۆران پاڵانی چاودێری سیاسی لە کەنەدا. کاک سۆران سوپاس بۆ کاتەکەت. ئەم لێدوانەی ئیبراهیمی ڕئیسی پاشگەڕانەوەی بۆ ئێران لە دوای بەشداریکردنی لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک چۆن لێک دەدەیتەوە؟ ئایا دەکرێت سەرکوتکردنەکانی خۆپیشاندەران لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا تونتریش بکرێن؟ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ گوێگرانی یا بینەرانی دەنگی ئەمریکا. بڕای من حەسەن ڕۆحانی بوورە ئیبراهیم ڕئیسی نەک حەسەن ڕۆحانی ئیبراهیم ڕئیسی ڕوبەڕووی رخنێکی زۆر بووە لە کۆبنەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتوەکان و لەو کاتە ئەو لەوێ بوو بۆ ئەوەی کە ڕای گشتی جیهانی زیاترنەوە و ڕۆژێ دەستیان بۆ سەرکوتی کەمتر برد هەر ئەمەش بوو کە خۆپیشاندەران توانیان ڕۆژ لە ڕۆژ پەرە بە خۆپیشاندانەکانیان بدەن و هاوپەیوەندی نێوان شارەکان زیاتر بێ و بوو بە مەترسیەکی گەورە بۆ سەردەسەڵاتی سیاسی ئێران هەر لەبەر ئەوەیە ئەم لێدوانە من وای لێ ئەخوێنمەوە کە لە ڕۆژەکانی داهاتوودا و لە ئێستا و لە ڕۆژەکانی داهاتووە پەنا بۆ سەرکوت و پەنا بۆ ناردنی هێزی زیاتر بۆ شارەکان بە و دەستگیرکردنەکان لە نێو شارەکانە بە تایبەت لەو چالاگوانانەی کە ڕۆڵیان هەبوو لە ڕێخستنی خۆپیشاندانەکاندا چڕتر بکاتەوە و بە شێوەیەکی دڕ و بە شێوەیەکی تونند و تیژیانە کۆتایی بەم خۆپیشاندانان بێنێ بە تایبەت دوای ئەوەی کە جۆرێکدا بیرۆڕای گشتی و هاوپەیوەندی جیهانی لەگەڵ ئەم ناڕەزاتیانە دروستوە و شارە گەورەکانی ئێرانیشی گرتوتەوە. بەڵێ باشە کاک سۆران خۆپیشاندەران دەتوانن چی بکەن بۆ درێژەدان بەو هێزەی کە ئێستا لە شەقامەکاندا دەینوێنن؟ لە ڕاستیدا هاوپەیوەندی نێوان شارەکان یەکێک لە خاڵە گرنگەکانە و لە هەمان کاتە بەردەوامی بە شێوەی جۆرا و جۆر لە نێوان شارۆچکە بچووکەکانیشان لە گوندەکانە و هاوپەیوەندی بە تایبەت دوونەتەوەی گرنگ لە ئێرانە کە ئەویش عەرەبەکانن لەگەڵ بەلوجستەکان دەتوانێت بەلوجەکان دەتوانێت ئاراستەی خۆپیشاندانەکان بەرەو ینی هاوسەنگی نێوان هێزی نێوان خۆپیشاندران لەگەڵ دەوڵەت بەرەو قۆناغێکی تر ببە و جۆرێک بکات کە دەوڵەت نتوانێت کۆنتترۆلی خۆپیشاندران بکە و بەردەوامی خۆپیشاندانەکان لە کاتێک شابێکە شارە بچووکەکانیش هاوپەیوەندن لەگەڵ شارە گەورەکانە بۆ ئەوەی ڕژێم نتوانێت هەموو هێزی خۆی لە ناوەندی شارە گەورەکانە کۆکاتەوە و لە هەموو لایەکە خۆپیشاندەران بتوانن بێنە سەر شەقام بۆ ئەوەی کاریگەریەکانی هێزە چەکدارەکان کەمتر بێ و هێزە چەکدارەکانیش ماندوو بوون لە ڕوبەڕووبوونەوەی خەڵکە. بڵێ ئەم خۆپیشاندانانی کە ئێستا وەک شۆڕشی ژینە ناودێرکراوە چەندێک ئەتوانێت ببێت بە هۆی فشار بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران تا چۆنەڵەی لە بەردانواندنێک بکات بۆ مۆرکردنی بوژانەوەی ڕێککەوتنە ناوکیەکە؟ یەکێک لە گەورەترین مەترسیەکان ئەوەیە بۆ ناوخۆی ئێران لە ڕاستیە کۆماری ئیسلامی قەت ناگەڕێتەوە دەیمە دەبێ قۆناغی بەر لە ژینە شەید ژینە و قۆناغی دوای شەید ژینە کە بە شۆڕشی ژینە لە سەرتاسەری ئێران و کوردستانیش ناسراوە باس بکەین کە لە نێوخۆی ئێرانە ناگەڕێتەوە لە ڕاستیە بۆ ئەو بارودۆخەی کەتیە بۆ کۆماری ئیسلامی بەر لە ژیناژنێ لە ڕاستیە بۆیە ئەمە یەک دوو یەکێ لە مەترسی هەرە گرنگەکان و یەکێ لە نیگەرانەکان ئەوەیە کە جۆرێک لە هاوپەیوەندی نێودەوڵەتی و جیهانی و بەتایبەت ئەمریکا کە زۆر لەگەڵ هاوپەیمانەکانی زۆر فشاری بۆ ئێران هێناوە لەم پێوە دێتدا بەتایبەت کە قسە لەسەر ئەوەیە کە دوای هەڵگرتنی سزا ئابوووریەکان لەسەر شەریکاتی کۆمپانیەکانی ئەنتەرنێت کە ئەنتەرنێتی فری لە ڕێمانگە دەستکردەکانەوە بۆ هاوڵاتیانی ئێران دابین بکە نیگەرانێک هەیە کە ئەم فشارانەی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوە بێ کە ئێران جۆرێک لە
بدا بۆ گەڕانەوەی بۆ ڕێکەوتنامە ئۆتۆمیەکە و لە بەرامبەر ئەمەدا ئەمریکا هاوپەیمانەکانی و کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگ بێ ینی جۆرێک لەوە کە ڕۆژئاوا ئەمریکا مامەڵەیەک بە خەڵکی ئێرانەوە بکەن بەڵام ئەوەش بزانە ینی خۆپیشاندانی ئەمجارە و هاوپەیوەندی شارەکان و دروستبوونی یەکگریزیە لە نێوان خۆپیشاندەران و نەتەوەکان لە ئێرانە بچۆتە ئاستێکە پێم وانی معادە لە نێودەوڵەتەکانی زۆر بیگۆڕێ ئەو جارە. بەڵێ کاک سۆران ئاماژەت بۆ کرد کە دۆخی ناو ئێران ناگەڕێتەوە پێش با بڵێن پێشمەرگی ژینە. مەبەستت لە چییە؟ چ جۆرە گۆڕانکاریەک چاوەڕوانەکرێ لە ناو ئێراندا؟ لە ڕاستیە ئەو ئازادی کە بینیمان لە شۆڕشی ژیناوەکە لە کوردستانەوە دەستی پێکردوە بەردەوامی خەڵک لە ڕوبەڕەبوونەوەی هێزە ئەمنیەکانە ینی هەڵکوتانە سەری هێزە ئەمنیەکان لایەن خەڵکەوە ئەمە یەکێ لە خاڵە هەرە مهمەکانە دووش بەشداری چڕوپڕی ژنان و کچان کە بە شێوەیەکی زۆر ئازایانە ڕوبەڕووی هەموو دەسڵاتێکی سەرکوتکردە بوونەوە لە سەراسەری کوردستانەوە لە سەراسەری ئێرانیش ئەمەیەکە لە نقطە هەراس گرنگەکانەتی و دروستبوونی هاوپەیوەندی لە نێوان شاری تاران و شارە گەورەکانی تری ئێران و شارە تورکنشین و ئازەری بڵێن ئازەری نشینەکان کە تورکن لەگەڵ کوردستانە و جۆرێک لە هاوپەیوەندی سەراسەری لە نێوان خەڵکی ئێرانە دروستکرۆ بۆی کە هیچ کەسێک لە ئێرانە ئەمنیەتی نییە ئەگەر ئەوڕۆ لەسەر ژینایە بەیانی ڕەنگە لە تەبریز ڕوو بدا بەیانی ڕەنگە لە ئیسفەهان ڕوو بدا ڕەنگە لە ئەهواز ڕوو بدا لە تاران ڕوو بدا و هاتنی چینە جۆرا و جۆرەکانی کۆمەلگا چ لە خەڵکی ئاسایی چ لە خەڵکی دەوڵەمەند چ لە خەڵکی سیاسی چ لە خەڵکی هونەرمەند و ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات بە هەموو جۆرەکانەوە وای کردووە کە جۆرێک لە یەکگرتووی لە ئێرانە دروست بێکە کۆماری ئیسلامی نەتوانێت کۆنتترۆلکە ئەگەر کوردەکان بەردەوام لەلایەن ڕژێمەوە یا لەلایەن ناسیۆنالیزمی ئێرانیەوە یان ناسیۆنالیزمی تورکەوە جاران وەکو جوداخوازیە ئەوەی هۆکارێکن بۆ تێکچوونی وەزعی ناوخۆ ئێران لێکەدرایەوە ئەم جارە کوردەکان بە ئازایەتی و بە خەڵکانێک کە بەرخۆدان خۆڕاگریان هەیە بەڵام بەدەسڵاتێکی سیاسی ئەوەستنەوە کوردستان بە نقطەی گۆڕانکاری گەورە لە ئێران لە قەڵەمەدەن ئەمە سەرمایەکی گەورەیە بۆ بزوتنەوەی کوردستان و بۆ خەڵکی کوردستان و لە هەمان کاتەیەکی دیکە لەو خاڵانە ئەوەیە جۆرێک لە هاوپەیوەندی و ڕێبرایەتیکردنی ئەم خۆپیشاندەران لەلایەن چالاکوانان و لە ڕێبرانی مەیدانی کۆمەڵگەی مەدەنیەوە کە ئەمە دەتوانێت خاڵێکی زۆر پۆزیتیڤ بەڵێ کاک سۆران دوا پرسیارم ئەگەر بکرێ بە کورتی وەڵامم بدەیتەوە ئێمە پێشتر ڕۆڵی ڕێکخراوە سیڤیلیەکانمان بینیوە لە جوڵانی شەقامدا بەڵام لە ئێستادا لایەنە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان بە کوردەکانیشەوە داوای مانگرتن دەکەن کامیان داوای مانگرتن و خۆپیشاندانیان کردو کامیان گرنگترە بۆ جوڵانی شەقام ئایا ڕێکخراوە سیڤیلیەکان یا با بڵین لایەنە سیاسیەکان بە بڕای من ڕێکخراوە سیڤیلیەکان بەهۆی ئەوەی کە لایەنە سیاسیەکان یا ئەحزابی ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە بەهۆی هەر هۆکارێک بێ ڕۆڵی خۆی بگیرێت لە پێشوایە نەیتوانیوە حزوری فیزیکی هەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سەرڕای بە مەدەنی بوونی کارەکانیان ینی هەمیشە داخوازەکانی خەڵک لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە فرمولبەند کراوە بۆ یەک کۆمەلگای مەدەنی کوردستان کۆمەلگایەکی سیاسیە کۆمەلگایەکە کە دەزانێت فرمولبەندی داخوازیەکانی خۆی بکەن نەکرد لە کوردستان لە بەشێک لە ناوچەکانی تری ئێران کە ئەوانیش هەر دەگەڕێتەوە ینی خێرەکەی لە کوردستانەوە بۆ ئەنەگاکە لەوانەوە فێر دەبن بۆی بە بڕای من داخوازیەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە بەهێزترین ئێستا لە کوردستانەوە سەرپەرشتی مەیدانی خۆپیشاندانەکانەکەن هاوتەری بە لەگەڵ داخوازی ئۆپۆزیسیۆنی کووردا چونکە لە یەک دوور نییە ینی داخوازیەکانن داخوازی هاوتەری بە و لە ژینگەیەکی وەگیەکە گەورە بووە بۆیش ئەگەر دقەتەکەی زیاتر تەرکیز لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە و لەسەر چالاکوانانە کە لە ناوخۆ ئاراستەی خۆپیشاندەرەکان بن ئەوە بزانە هێرۆخان ئێران و دەسەڵاتی ئێران بە هەموو شێوەیەک ئێوێ کە ئۆپۆزیسیۆن کورد و نەتەوەکانی دیکەوە دەستی وڵاتانی وەکو ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ناوچەی تێکەڵم خۆپیشاندەرانە بکە بۆ بتوانێت سەرکوتی زیاتر بەکاربێنێ بەڵام لە حاڵەتێکی ڕێبەرایەتیکردنی ئەم خۆپیشاندەران لەلایەن کۆمەلگای مەدەنی و لەلایەن ڕێبەرانی مەیدانیەوە ئەم یانە دوورە خاتەوە لیان و دەتوانێت بەردەوامی بە خۆپیشاندەرەکان بەڵێ سۆران پاڵانی چاودێری سیاسی سپاس زۆر سپاس هێرۆخان زۆر سپاس دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان
برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پیزانین و نوچه جیهانه. خواپیشان درن آلیگرین گروپک اپوزیسیون ایرانی سرگونکری روجا شمیل پیش کوشکا سپی خواپیشاندانه که لدارخست جبو پشتگیری خواپیشاندانن که روجین داویدا لایران بلاو بونه. خواپیشاندان جالی رخصنا جواکن ایرانی امریکی و هات ارگانیزه کرن رخصنا جواکن ایرانی امریکی حوالبند رخصنا مجاهدین خلق ایرانیه که داخوازا رو خواندنا ریبرین اولین ایران دکه و لگل هزین صدام حسین ده شر ایرانی و عراقی سال 1980 دا بشتر بو که ام به هفره هن دیمنان جوی خواپیشاندانه ببینن. Down with terrorist regime of Iran. Down with terrorist regime of Iran. Down with terrorist regime of Iran. Regime change in Iran by the people of Iran. Regime change in Iran by the people of Iran. Regime change. With Khamenei. ئێرانەکانی کە لە یۆنانیش دەژین وەکو ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە مەرگی ژینە ئامینی پرچی خۆیان بڕی و لەچکەکانیان سووتان و خۆپیشاندانیان سازرا. به صدان کس روجا شمیل برلین آلمانی جی بو شرمزار کرنا مرنا جینا امینی درکتن خواپیشاندانان روجاین راوشکاری آلمانی اولاف شولز گوت کو مرنا جینا گنج گلکی نخوش بو. شولز ده توییت که دا گوت از جبر قربانی خواپیشاندان لایران ین جنان ین ویرک جی خمگینم تو لتو دفره دنیای دبا لکه داری به جین دبی کاربن به سر بخویی بجین بیکو لسر جیانا خواب بترسن اف جی هن دیمنن خواب شاندانا برلینن. ببین خیلی بالا نمیشه دیگه باید بیارش پایین. auf einer Bühne haben, falls jemand hier zu Wort یک از سرکار قتل حکومتی در پرونده سیاه حکومتی است که زنان و افراد نانبانیون مردم تمسخر. Die Islamische Republik hat lange ڕۆژی شەمەش خەڵکێکی زۆر لە پاریسی پایتەختی فەڕەنساش کۆبووبوونەوە بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ناو ئێران. بەشێکی زۆری خۆپیشاندەران لەگەڵ ئەوەی وێنەی ژینامینیان بەرزکردبەوە داوای ڕووخانی کۆماری ئیسلامی ئێرانیشیان دەکرد. ئەمەش دیمەنەکانی پاریسە. لنواندا باجار تورنتو کانادا جی رواندا ایرانی خواپیشاندان لدارخست جبو شرمزارکرنا رژیم ایرانی لدور کشتنا جینا امینی و تندیا که دستلاتدارین وی ولاتی لدجی جنان دکن اف جی دیمنن وینه.
کوشتنی ژینە ئەمینی و خۆپیشاندانەکانی کە لە ئەنجامی ئەو کوشتنە لە ئێران دەستی پێکردووە جگە لە کاردانەوە ناوخۆیەکان کاردانەوەی نێونەتەوەیشی لەکەوتۆتەوە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بۆ زانیاری زیاتر لەسەر کاردانەوە جیهانیەکان. بەڵێنم کاتت باش؟ سپاس. دەکرێت پێمان بڵێ کاردانەوە جیهانیەکان لەم بارەیەوە چی بوون هاتا ئێستا؟ مەبەستم لە کاردانەوەی حکوومەتانی جیهانە؟ کاردانەوەکان زۆرن، زۆرێک لە حکوومەتەکان، زۆرێک لە گەورە کاربەدەستانی وڵاتانی جیهان لە ڕێی تۆڕی سۆشیال میدیای تویتەرەوە جۆرەها کاردانەوەیان نیشانداوە و ناڕۆزاییان دەربڕیوە بەرامبەر بە تەواوی ئەو سەرکوتکردانەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر خۆپیشاندەران دەیکا و زۆر بەشیان داوای ئەوەکەن کە پێویستە بە زووتری کات حکوومەتی ئێران دەستبەرداری ئەو جۆرە سەرکوتکردانە بێنێەوە چەک بەکار نێنێ. ئەمە خاڵێکی گرنگە کە دەڵێ نابێت چەک بەرامبەر بە خۆپیشاندەران بەکاربێنرێ. هێرۆ هەر چەند ڕۆژێک لەمەوبەر کاتێک کە سەرۆک بایدن لە ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان وتاری ساڵانەی خۆی پێشکەش کرد بەشێکی وتارەکەی تەرخان کرد بوو بۆ ئەو ڕۆژەی کە ئێستا لە ئێراندا هەیە و پشتیوانی خۆی بۆ هاوڵاتیان و بۆ ژنانی ئێران دەربڕی. هەر لە ئەمریکا جەیک سولیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ڕێک وەها باز لەم خۆپیشاندانانە دەکا کە دەڵێ ڕنگدانەوەی ئەو سەرکوتکردانەیە کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەیانکە کۆشکی سپی جەخت دەکاتەوە جارێکی تریش لەوەی کە سزای زیاتر دەسەپێنرێ بەسەر ئێراندا ئەگەر بێت و بەردەوام بێ. ئەلبەتە بەر لە چەند ڕۆژێک و هاوکاتی خۆپیشاندانەکان وەزارەتی خەزێنەی ئەمریکا سزای سەپاندە سەر هێزی پۆلیسی ئەوەی لە ئێران بە هێزی پۆلیسی ڕەوشت ناودێر دەکرێ و بێجگە لەوە حەوت گەورە کاربەدەستی ئێرانیش سزایان سەپێنراوە بەسەردا. یەکێک لەوانە وەزیری اطلاعاتی ئێرانە. ئەمە ئاماژە بە ئەندامێکی پەرلەمانی کەنەداش بکەم لە دانیشتێکی پەرلەماندا کە هەڵدەسێتە سەر پێ و وتار بۆ هاوکارەکانی پێشکەش دەکا جەخت لەوە دەکاتەوە کە دەڵێ ژینە ئەمینی هەر تەنها ئەو کچە نییە لە کوردستانەوە بڕوا بۆ تاران و لێ بکوژرێ ڕوو دەکاتە هەموو پەرلەمانی کەنەدا و پێیان دەڵێ ژینە ئەمینی لە ماڵی هەر هەموماندایە، ژینە ئەمینی هەمومان خاوەنین و بۆ هەر یەکێکمان جاایە لە پەرلەمان بین لە حکوومەتا بینە وەکو هاوڵاتی بین ژینە ئەمینیەک لە ژیانماندا هەیە. بەڵێ باشە بەڵێن دەزانین هەندێک لە ڕێکخراوە جیهانەکانیش کاردانەوەیان هەبووە لەم بارەیەوە دەکرێت پێمان بڵێ و ڕێکخراوانە چیان گوتووە؟ زۆربەی هەرە زۆری ڕێکخراوەکان بە ئەمنستی ئینتەرناشناڵەوە بە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ بنکە لە نیویۆرکەوە ڕێکخراوەکانی تری کە داکۆچی لە مافەکان دەکەن هەر هەمویان بەکارهێنانی هێزی لە ڕادەبەدەری کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە خۆپیشاندەران سەرزەنش دەکەن و داوا دەکەن کە بە زووترین کات ئەو هێزانە بکشێنەوە کۆماری ئیسلامی ئێران ڕێگە بدات بە خۆپیشاندانی ئاشتیانە و ئەو مافە بنچینەیانەی کە خەڵک داوای دەکەن پێویستە جێگیر بکرێن و خەڵک خاوەنی مافی خۆی بێ. راپۆرتەکەی یاخوبا بڵێم ڕاگەیەندراوەکەی ئەمنستی ئینتەرناشناڵ یەکێک بوو لە ڕاگەیەندراوە هەرە سەرنجڕاکێشەکان بە تایبەتی کە سەرزەنیشتێکی تەواوی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکا لە ماوەی ئەم زیاتر لە چەند ساڵەی فەرمانڕەوایەتی خۆیدا و چۆن خەڵکی سەرکوت کردووە و نکوڕی لە هەموو ئازادیەکانی تاکە کەس دەکا لە ئێراندا. بەڵێن سپاس. سپاس بۆتەوە. لە واشنگتن نێزگی کۆشکا سپی خۆپیشاندانێک دن هاتە لە دارخستن ji بۆ شەرمەزارکردنا کوشتنا ژینە ئەمینی لە ئێرانê خۆپیشاندەران درشمن وەکو ژن ژیان ئازادی هەلدان. هەفکارê me Yehya Berzencî ev raporta amade kiriye. خۆپیشاندانی دووەم ڕۆژی واشنگتنی ئێرانیەکانی تاراوگا لە شەقامێکی نێو جەرگەی واشنگتنی پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو. هاوشێوەی لە ئێران دەگوزەرێ مەردی کچە کوردێک ژینیای تەمەن 22 ساڵ ئێرانیەکانی دەڤەری واشنگتن و ڤێرجینیاشی جۆشدا بوو. لافیتە و دروشمەکان
هاوشێوەی نیشتیمانەکەیان پڕن لە ژیان و ئامانجەکەشیان هێنانەکای ئاڵوگۆری سیاسیە لە ئێراندا لە دووپان سێرکڵ دەنگی ناخ و تووڕەبوونی خۆپیشاندەران دەنگی دەدایەوە. ئێمە لێرە کۆبوونەتەوە تەنها بۆ یەک مەبەست مەرگی ڕژێمی ئێرانی و ئەو حکوومەتەشمان ناوێت. ئێمە کە لێرەین هەموو بیرروبۆچوونی جیاوازمان هەیە بەڵام هەموو یەک ئامانجمان هەیە. ئەو حکوومەتەمان ناوێت دەمانوێت بچنە دەرەوە و ئێران جێبهێڵن. کاردانەوەی میلی خەڵکی ئێران بێ جیاوازی دوای مەرجی کچە سەقزیەکە دێت. هەرچەندە لە نێو خۆدا بە دوای ئەو کچە کودە ژمارەیەک خەڵکی دیکەی ئێران کوژراون. بەڵام هێشتا دەنگی ناڕازی خەڵک لولەی تفەنگەکان نەیتوانیوە بیوەستێنێ. داخۆ چارە نووسی ئەم خۆپیشاندانە خۆرسکانەی ئێران بەشێ دەبات. اینکه قومیت‌های مختلف لە ئیران دەنێتەوە زبان و فەرهەنگی جیاوازن هەمیشە نیگەرانی و بۆچوونی جیاوازیش لە ئارادا هەبووە. بەداخەوە ئەو ڕووداوەی کە بە سەرکەچێکی کوردستان داهاتووە بەڵام دوای ئەوە ناڕەزایەتەکان لە تارانە و تەوریز و شارەکانی تر دەستی پێکرد بە جۆرێک هاتوونەتە دەن وەکەوەی کچی خۆیان مردبێت. هێشتا لەم خۆپیشاندانانەی واشنگتن درک بەوە دەکرێت کوردی ئێران بەشداریکردنیان کەمترە. هەرچەندە سەرتۆپکی ئەم جوڵانەوە مەدەنیە لە نێو ئێراندا خانمە کوردەکەیە. ئێساس دەکەم کە ئەو ئێرانیانە تۆزێک پاڵیان بمەناوە تۆزێک پاڵیان بمەناوە وەلی ئێساس دەکەم کە زیاتر ئەوە مشکلی کوردانە. ژنی ئێرانی لە ئێرانە زۆر مشکلیان بۆ پەیدا بدۆ ئەوانیش مشکلیان زۆرە وەلی لە دڵم ڕادەزانم کە ژینا ئامینی مرد چونکە کورد. ئەوەی تەنها لەگەڵ ژینیا جیاوازیم هەیە ژینیای چارەڕەش من بەختم هەبوو کە هاتوومەتە ئەمریکا تەنها ئەو جیاوازیەیە هیچ جیاوازیەک لە نێوان ژنانی ئێراندا نییە ئیدی کورد بیت یان جوولەکە یان بەهایی موسڵمان بیت یان سیکولاریزم. شەقامێکی سەرەکی و واشنگتن بە وێنەی ئەو قوربانیانەی چەندین ساڵەی ڕژێمی ئێران تەنرا بوو کە تازەترینیان کچە کوردە سەقزێکە بوو. خۆپیشاندانی ڕەوەندی ئێرانی لە واشنگتن دووەم ڕۆژی تێپەڕاند. هێشتا خۆپیشاندانەکان لە ئێران خۆشی نەکردوێتەوە. زۆرێک لەم خۆپیشاندەرانی دەبینیت باوەڕیان وایە کەوا گۆڕانکاریەک لە ئێراندا بەڕێوەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. زیاتر لە هەفتەیەک پاش مەرگی ژینە ئەمینی خۆپیشاندان بۆ پشتیوانی ناڕەزایەتیەکانی نێو ئێران لەسەر کوشتنی ئەو کچە کوردە لە سەرانسەری جیهان سەریاڵداوە. بەشێکی زۆری چالاکوانان لە چکەکانیان سووتاندووە و سەری خۆیان دەتاشن بە مەبەستی سەرزنشکردنی ڕژێمی ئێران. هەفسوزیە بێوەینە دگەل بوویەرە کوشتنە خانما کورد ژینە ئەمینی سنورên Îranê derbas dike û dibite dûzeka azadiyê nebtinê li herêmên Kurdan û Îranê belku li piraniya welatên cîhanê. Rêkxerên tora hevkariya rêprêbûna tund û tîjiya dijî jinanî ya welatê Çêlî di çalakiyekê de digotin eger em ji Îranê dûrin lê em hevgirtîne digel serhildanên jinan li tevaya cîhanê û ev xwenîşandane yên azadiyê ne. نها خلق لإيراني بو آزادي أخوة درد كevin و دستلات دجي وان رادوسته و جبرك و خونشاندان لإيراني نه قانونية وان دكوجن. چالاکوانا ایرانی مسیح علی نژاد کنترل کرنا جواکا ایرانی به پیرو کرنا قانون اسلام بو برجواندین دستالداریا ایرانی و گرید داد. بۆ کومارە ئیسلامی حیجاب ئەمیرەیە کۆنتڕۆلکردنەیە بەرەیە ژنان چواکێ کۆنتڕۆل دەکەن بوان حیجاب وەکو دیوارێ بەرلینەیە ئەگەر هەرفت کومارە ئیسلامیژی دێ هەرفید. خۆنیشاندەرێن تورە بچەندین شێوازە نەڕازیبوونا خۆ دیار دکن چه بلادانا حیجابێ یان پۆرتراشینێ لێ علی نژاد دەبێژتن کێشە نەت پارچە پەروە حیجابێ دایە بەلکو دپرسا نەبوونا ئازادیان دایە و ئەvە دەستپێکا شۆڕەشێکیە. ژن لە دژی یاسایە حیجابا بخورتی و یاسایên dijî jina li Îranê dirawestin ev bi zavexurt dibît ev e şoreşeka jinayê ya diyar e jin li hêlapêşiyê dimînin û hîcabê havêjin û dişewetînin. Xwenîşandan ji Filipînê heta Amerîka Bakur û Başûr û piraniya welatên Ewropa bi xwe ve digiret
و ناو ژینا یان مهسا امینی و دروشما جن جیان آزادی بویا سنبلکا برخودانه و یک ریزیه وکو دانیلا سیور جه آلمانیا دبیجد. ام لبیر آمادن بو دیارکرنا هفسوزی خواه دگل خواه پیشاندان ایرانه لطوای ولاد خواه نشاندان هنه بشتی کشتنا کچا کرد مهسا امینی اف ولاته به تواهی لسر جادانه بو شرمزارکرنا کمار اسلامی. هم بروان ناراضی بونین جیهانی آلی گرین ده سالا داریا ایران خونیشاندانه کادش پیکینا کولگور شهر زایان اف خونیشاندانه نده کارن وینه ده سالا داریا ایران لجیهان باشتر بکه و نده رواهی ددتا کردارن ده سالا داریا ایران لدما پترج 40 سالم بوری خالد فتاح دنگ امریکا. سپیس اکس روجا شمیه 52 ستالایت ستارلینک بر به عزمان نظم ارده و شاندن. اف شاندنا جه اسکها عزمانیا کیپ کناورال لفلوریدای گشتا چارمین بو جبو بهسکرنا قوناغا یکما فالکون نه. ستارلینک سیستم که بینگهینا عزمانیا که سپیس اکس آوا کریه دا انترنت بگهینه دورن به خدمت جهانی. پشتی وقتاندنا قوناغا یکم و گریه عرده و لکشتیا درونا ای شورتفول گراویتاس لأقیانوس اتلانتیک داکت. مدیای دولت ایران راگهاند که تهران روجا شمیه رخنه لبریار امریکیا راکرنا جزایان جسر انترنت کرن جبو آلیکاریا دابین کرنا تورا انترنت جبو ایرانیان را دما خوپشاندانین لسرانسری ولید و گوت اف یک به هلوستا دجمنایانه یا واشنطن لهمبر تهران و گریدایه. پیودار وزارت درو ناصر کنعانی ج مدیا دولت را گوت امریکا به کم کرنا چند جزایان ین راگهاندنه دمکی دا که فشار هری زیده دهیله هول ده که آرمانجا خواه یا ین دجی ایرانه پیش بخه. وزارت خزینه امریکای روجا اینه گوتو بو که او ری بده کمپانیین تکنولوژیین امریکی که کاروبارین خواه ایران برفره بکن دا جبو گیهاندنا انترنت بو خلق ایرانی. جبو شیروکرنا و مجارین ها دلشاد عثمان شارزای اولکاری انترنت جولات ویرجینیا به ریاسکای بمرایه دم باش ما مسد دلشاد که هم دست که دا ناس بکن راکرنا جزایان جسر کرتا انترنت یا ایرانی چاوا دبه و ده چوا تاید ویده میده دم باش ترى كاك صالح ستارلينك وكو كومبانياكي امريكي نكارن لهندري ايراني كار بكنو نكارن جي سيرفيس جي بدن خلكت هندري ايراني ده افرو حكومه امريكي او جزاره كير كمباني وك ستارلينك وهنا كمبانيه دينجي هنا انترنت ساتلايت وبكارن جو سيرفيس يقبل هندري ايران بكاربينن بكارن جي او سيرفيس جي بفروشن خلكت هندري ايراني ده باشه دلشاد اگر ام يعني اف داوی مجارك جريداي سروريا ولاتك يعني اگر ايران نكار با كنترول بك انترنت و دمه يعني نظام و چه ببا يعني حكومه ايران چاوت کار ری بروي كي بگره اگر بخوازه انا براستي دريا قانوني حكومه ايران وكو او هريمه ايجو تمثيل ايران ديك الجهان ده او دري كنترول مساله انترنت واتصالات ليفلي انا وكو قلتي شو رشكي هي الهندري ايران حكومه هريمه ايران حكومه ايران انترنت قدك السر خلفي واوان قانونيه جبوسا امريكا توازي اكسس انترنت بداخل هندري ايران ده مباوره وقلتي اشكالي قانوني شيء بهندري يو ان ده السيرفي مساله ليبري انا الهندري سوري جي تشيبو قالك دوله دي جي تشيبو جو ريجيم انترنت قد كل سر خلكي لي كومبانيين جدر هاتن وانترنت دان خلكي هندري نوال ولاتا وتشتكشي له يعني جوازيه تشتك وقت نمونه سوري اني زمان ودمي ونها افاكو اف ساتلايت ستارلينك ايلون ماسك جوازید ناوینا واندا چیه؟ آیا حکومت ایران دکاره به ریکی ببینش بو بند کرنا و یان جی ام ببیجن و کاریگرتر بن و آلیکاریا خوپشان درام بکن. انا جوازيج آلية تكنولوجيها بونا فرا ساتلايت من هندري سوري دكار دكتشتك انيز منطقه ستارلينك الازمانه نزمه
هنگی دەمەی سووری سەتەلایتێن ئەزبانی زۆر بەکارتانیە وەنا زۆر بەهانە و زۆر زەحمەتن بڕاستی حکوومەتا ئیرانی نکارێت شتێکی بکێ ئەڤەیە سەتەلایتە نکارێت سەتەلایت بسەکنێنێ حکوومەتا ئیرانی کارێ کنترۆلە دەرباسبوونە وان ئەو دیڤایسن گوت حوجەی وان دەبێ گوت کاری بێ ستارلینک دەبە ئاخوێ بەلکی کار بن کنترۆل سەروێ مەسلێ بکێ لێ نکارن ئەزمان پێشە خەلکێ بگرن ev em bêjin rakirina cezayan ji aliyê Amerîkayê ve divê demê de yanî tê wê wateya ku wekû piştîriyeke ne rasterast ji van xwepêşandanan re براستی پشکریکی گلکی مهمه گلکی خورده دیسا سوریتین بیراخواله بله دمکی ده دم اینترنت هات بگرتیت نکاری بونه تصویران جندری سوریا در خیت نکاری و قلکیره و آخر بزانی که چشتل سرارده چید بی دماغو اینترنت در باز بده اینترنت کی حسانی و ارزانی در باسی ایرانی ببی انا مباوره او شتين زحمت خلکن سوری چون در باز بونه خلکی ایران در باسی نابن چکوی حسانی به جواره گو در باسی اینترنت ببن بکه دلشاد یعنی اگر ام بدن برچاوان کو یعنی نها دم شورش تکنولوژیا یعنی ام ببیجن کسی کی وک ایلان ماسک به وی ام ببیجن شاندن وان ساتلایتان بو عزمین و هیشتنا کو خدمت قالك ولاتان چبن دناوان ده شخوا ایران امنا بحث ایران دکن بس اونا بحث قالك هرمين دن دکن یعنی افيك چاو دکاره سبروجا وان ولاتان بگوهره یعنی مستقبل وان ولاتان چاو دکاره بگوهره زانی کک صالح رژیم تولیتاری کنترولا کمیونیکیشن و اینترنت دکن بصداسة چکو زانن زانی یعنی زانیارن گریدای چالکوانین سیاسی یان شورشن آنا و ایران جد بن اینترنت جبو وانا زور مهمه زور گرینگه براستی دما گو اینترنت نمین البن کنترولا دولت او پارچکی زور مزن شورش آوا یعنی حوجه شورش آوا و ایراکرین جدن دسته وان رژیم تولیتاری از بینیم چشکی گلک گرینگه و براستی شوایی چالک وان یعنی کسین چالک وان و کاری وانا و ایگو هرتن گلکی جبو باشتیه براستی باش که دلشاد اگر ام بدن برچاوان کو جزال سر وکرتا اینترنت ام بجن ناوا ایرانی هبون و حکومت ایران جی دجی وی که و کمپانی چقاس نترسنو براستی جی ام بجن آمیرین خو در باسی ناوا ایرانی بکن انا براستی کمپانی کی وک ستارلینک هری شوایه کی یعنی درستی در باسی ایران نابه چکو جزال سر ایران هنه جبو ستارلینک اویا وگوتی پیشاندانه کی انسانیه نو ام بواره سکینینا پناسکر لیبلی بلکی گو رجیم وری گو هرتن دروژن بین بلکی ستارلینک کاربی در باس به بزنس خو در باسی ایران بکه یعنی مصلحاكي وقوتي شورت تيرم هي انه اليكاريا خلكيه بكن لي لونج تيرم بلكي ستارلينك درباسي ايراني ببي دماغو افريجي موري غوارتن بزنس خوجي الورد بله دلشاد عثمان شرزای اولکاری انترنت تجویلات ورجینیا مراوی گلکس سپاس بودم ماته بس سوپای پازارینی ئێران هۆشداری داوە بە هەرێمی کوردستان کە ئۆپراسیۆنێکیان لە هەرێم دەست پێ دەکات و هاوکات داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات لە بنکە و بارگاکانی ئەو حیزبانەی دژی ئێرانن دوور بکەونەوە. دەچینە لای پامنێرمان دڵشاد ئەنوەر بۆ زانیاری زیاتر. دڵشاد ئەم کاتت باش ئێران بۆچی بەو جۆرە فشار دەخاتە سەر هەرێمە کوردیەکان لە هەرێمی کوردستانی عێراق خۆخۆپیشاندانەکانی ناو ئێران با بڵێن ئێران سەرتاسەریە گەلانی ئێرانی بە تەواوەتی گرتوتەوە خۆپیشاندانێک نییە کە حیزبە کوردیەکان با بڵێن ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن ئاراستەیان کردبێت. بەڵێ هێرۆ دیارە وەک ئاگادارن ئەو خۆپیشاندان و ناڕزایەتیانەی کە لە ناوچە کوردیەکانی ئێران و بەشێکی زۆر لە شار و شارچکەکانی ئێرانی گرتوتەوە خەریکە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی دروستەکە بەتایبەتی دوێنێ ئێوارە کۆماری ئیسلامی ئێران ناوچە سنووریەکانی ناوچەی سیدەکانی لە هەرێمی کوردستان بۆمباران کرد و شەوی ڕابردووش هۆشداریدا هێزە کوردیەکان و داوای لە خەڵکی کە لە بنکە و بارگاکانیان دوور بکەونەوە بەو بیانوەی کە نیازی بۆمبارانی بارگای هێزە کوردیەکانی هەیە.
دیارە کۆماری ئیسلامی ئێران پێی وایە ئەو خۆپیشاندان و ناڕزایەتیانەی کە ناوچە کوردیەکانی گرتوتەوە بە شێوەیەک لە شێوەکان جوڵێنەری بەشێک لەم ناڕزایەتیانە هێزە کوردیەکانی نێو هەرێمی کوردستان کە بنکە و بارگیان لە هەرێمی کوردستان هەیە و تەنانەت پێش دروستبوونی ئەم ناڕزایەتیانیشە بە پێی و زانیارانەی کە دەست من کەوتون وەفدێکی باڵای کۆماری ئیسلامی هاتوونەتە هەرێمی کوردستان بە ئاشکرا دۆسیەی پارتە کوردیەکانی ئێرانیان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستانە تاوتوێ کردووە و دیارە کۆماری ئیسلامی ئێران نیگەران و پێیان وایە جوڵێنەری بەشێک لە خۆپیشاندانەکان حیزبە کوردیەکان بە تایبەتی دوای ئەوەی کە فەرماندە و بەرپرسانی هێزە کوردیەکان بە ئاشکرا خیتابی سیاسی خۆیان خستە ڕووە بە ئاشکرا داوایان لە خەڵکی یان لە کوردانی ئێران کرد کە بڕژێنە سەر شەقامەکان کۆماری ئیسلامی ئێران بە پەڕای هەندێک لە چاودێران کۆماری ئیسلامی ئێران ئەوێت ئەم پرسە بارگاوی بکات بە قەزەی سیاسی بە تایبەتی ئەوەی کە ئێستا خەڵکی با بڵێن ئێرانی ڕژاوەتە سەر شەقامەکان لە پێناویدا پەیوەندی ڕاستە کچە کوردێکە بە ناوی ژینە ئامینی بەڵام دوجار پرسەکە پەیوەندی بە ئازادیەوە هەیە ئەوەی کە خەڵکی ئێرانی هێناوەتە سەر شەقامەکان نەبوونی ئازادی و بەرتەسکردنەوەی ئازادیە و هەمووان چی فارس چی عەرەب چی تورک و چی کوردەکان لە ئێران هاوڕان لەسەرەوەی کە ئازادی لە ئێرانە بەرتەسکە و ئەوەی کە ئێستا هەمووانی پێکەوە هێناوەتە سەر شەقامەکان نەبوونی ئازادیە بەڵام ئێران ئەوێت ئەم پرسە بارگاوی بکە بە پرسێکی سیاسی و بچووکی بکاتەوە لە پرسێکی سیاسی و لە قەزەی هێزە کوردیەکاندا بە ئومێدەوەی کە با بڵێن شارەکانی تری دەرەوەی ناوچە کوردیەکان سارد بکاتەوە و دیارە هەموو ئامانجێکی ئێرانەوەیە کە لەم پرسەدا بیکاتە پرسێکی سیاسی و سوورە عامەکەی لێلا دات کە پرسی ئازادیە لە ئێراندا هەر بەم ئامانجەشە ئەوێت با بڵێن فشاری زیاتر بخاتە سەر هێزە کوردیەکان کە بنکە و بارەگەیان لەناو هەرێمی کوردستانە هەیە و چاوەڕوانی شەکرێت کە ئێران با بڵێن هەڵوێستی هەبێ یاخود با بڵێن دەستوەشاندنی مەحدودی هەبێ بەرامبەر بە هێزە کوردیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بە ئومێدی چاولادان یاخود لابردنی با بڵێن چاوەکان لەسەر ناوخۆی وڵاتەکەی کە ئێستا لەسەر پرسی ئازادی خۆپیشاندان زۆربەی شار و شارچکەکانی گرتوتەوە. بڵێ دڵشاد دەمەوێت بزانم ئەم دۆخی کە ئێستا لە ئێران دروست بۆ تا چەندێک کاری کردوتە سەر وتوێژی لایەنە شیعەکانی عێراق بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو. بێگومان ئەوەی کە لە ئێرانە ڕوەدات ئێران وڵاتێکە کە عێراق و هەرێمی کوردستان و دەوروبەریش بە قوڵایی استراتیژی خۆی زانێ بۆیە هەر ڕوودا و خۆپیشاندان و ناڕزایەتی و گۆڕانکاریەکی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵاتیش لە ئێرانە وەک چۆن بارودۆخی عێراق کاریگەریە بێ لەسەر ئێران بە هەمان شێوە ناوچەکەش چاودێری ڕووداوەکانی ئێرانەکەن و ئەگەر لە دۆخەکە بڕوانین هێز چاوەڕوانەکرا کە لە دوای 20 مانگەوە هێزە شیعەکان گەڕێکی تری ملوانی دەست پێ بکەنەوە بەڵام تاکو ئێستا دۆخەکە هێورە و پێ ئەو زانیارانەی کە دەست منیش کەوتون خەریکە ئەگەنە جۆرێک لە لێک تێگەیشتن لەوەی کە سەرۆکۆزیرانێک دابنرێ کە خواستی سەدری لەسەر بێ و پەرلەمانیش گەر دابنیشە هیچ یاسایەک دەرنەکاکە لە زیانی ڕەوتی سەدر بێت و لە بەرامبەریشدا حکوومەتێکی کاتی تەشکیل بکرێت بۆی ئەوەی کە لە ئێستادا لە ئێران هەیە ڕاستە هێزە شیعەکان ژێر بەژێر یاخود با بڵێن بە شێوەیەکی نهێنی و دوور لە چاوی میدیاکان جوڵەی سیاسیان هەیە بۆ پێکهێنانی حکوومەت بەڵام لەگەڵەوەشدا ئەو کپی و خامۆشەی کە عێراقی داپۆشیوە و شەقامی شیعی داپۆشیوە جیاوازترە لە ڕۆژانی پێش خۆپیشاندانەکانی ئێران و دۆخەکە بەڵێ دڵشاد ببوورە وادەکەمان هەرەوە نەبوو سپاس بۆ زانیاریەکان. بەێ بینەرە هێژایەت وەکو دنوچەین لەزگینجی خۆپیشاندانین دوهێن کەرەجیدا کەچەکەدن هاتیە کوشتن و هەروەها ئەلیکی دژی پارلەمانە ئێرانی هاتیە هاکردن و ئەنجامەوەی هاکردنی داژ ئەلیەکی گروپەکەنە ناسفە ئەنجامەوەیەکێدا ژی هژمارە تەلەفۆنین پارلەمانتەرین ئێرانی تەفدا هاتنە هاکردن کورد کۆنکشنە ئیرۆ لەڤەر بداویتێ حتا جارەکەدن هەر بمینن دناف خێر و خۆشیەدا. هەر شاد بن کاتێکی خۆش.